کەسێک لە ناوە زوڵمی لێکا و دەسەڵاتیشی نییە بەسەریا چکە خۆی زوڵم چی مامۆستا ئەلە کاکە وڵڵی هیچم کەم نییە بەس خەوم لێ ناکەم ئیسراحەتم نییە ئەلەم باوەجان تۆ ئیشت چییە کەسی دەکەم لە ئیشێک و لە دەستگایەکە ئەژی زوڵم لە خەڵکەکە دێ ئەڵەم زوڵم مەکە ئەوە زوڵمی خەڵکێتەوە سەرت خۆی گەورە فەرمێ وەدەخەلە جەنەتە ئەم کابرایە چوە ناو باخەکەیەوە چوە ناو باشتەکەیەوە بەڵام وەهوە ظالم لشێ لصاحبه ونيا وهو ظالم لشيء لنفسه ئەم پیاوە ئەچێتە ناو باخەکەیەوە و ئیساکێنە ظالمە بۆ چێ بۆ نەفسی خۆی لا إله إلا الله تصور کە ئینسانێک زوڵم لە برادەرەکەی کە دوو ڕەفیق دایمە یەکیان ظالم بێ یەکیان مەزلوم بێ یەکیان ستەمکراو بێ لێکراو بێ یەکیان ستەمکار بێ ژیانێ بێ چۆن بێ دۆزەخ بێ ژن و پیاوێنە بێنە بەرچاوی خۆت لە ماڵێکە دایمە کێشە و مەشاکیلیان هەبێ ئەو ماڵە ئەبێ بە دۆزەخ پیاوەکە لە کاکتۆر بەس حەز ناکەم بچمەوە ئەویش لە کوڕێ دەبڕۆ نەیتەوە ئەویش هەتا خۆی سەرخۆش نەکاو خۆی تەواو فول نەکا تااقەتی نێبێتەوە بۆ ماڵەوە بۆیە بینی ئەگەر لە ماڵا یەکێ زاڵم بێ و یەکێ مەزلوم بێ و دایمە تەنگژی هەبێ ژیان نەک لە ژن و پیاو تێکەچێ لە مناڵەکانی شتێکەچێ ئەی بێنە بەر چاوی خۆت ئێستا تۆ لە نەفسی خۆتا زوڵم هەیە شتێک هەیە کردەوەیەکت هەیە قسەیەکت هەیە تەئنیبی زەمیرت هەیە و هەستەکەی تاوانێکی کردووە لە خۆتەوە لە ناخەوە ڕقە لە خۆتە چی مامۆستا هەستەکەی شتێ لە ناو زوڵم مامۆستا چۆنە بینیسن لمقت الله أكبر من مقتكم كابرا عليه والله رقم لخوما بيتوا راستك يخو شون رقي لخوتا بيتوا أما بيادك كشعوري هي هستا كان شتيكي كردوا رقي لخويا بيتوا كفلان شتي لقوا معه أي أجر كسي بيت لناخ وحسكات ظلمك لسر واقعة کەسێک لە ناوە زوڵمی لێکا و دەسەڵاتیشی نییە بەسەریا چکە خۆی زوڵم چی مامۆستا بۆیە ئیزدیواجیەتێ لە شخصیەتی ئەم ئینسانەیە دروستە بێ ئەیوێ بخەوێ خەوی لە ناکەوێت لە کاکتێژان خەوم زراوە خەوم لێ ناکەوێت بتاقەتم زۆریانە لای ئێمە لە کاکتۆر ئەلێم باوکم تۆ مشکلە و چییە ئەلە کاکتۆر وەڵڵی هیچم کەم نییە بەس خەوم لێ ناکەوێت ئیسراحەتم نییە مرتاح نیم دائما تعلقم هي دائما يبيل مكرو اخرنا ناتوانم راستك الان باوجان تو ايش تشيه كثير كم لايشك ولا دزگایەکە ئەژی زوڵم لە خەڵکەکە دێ ئەڵەم زوڵم مەکە ئەوە زوڵمی خەڵکێتەوە سەرت شتێک هەیە لە ناخەوە فۆرمات دەکاتەوە لە فیترەتە ئەڵێ نابێ وابیت بۆیە ئیسراحەت لە ژیانی خۆ ناکەیت ودخل جنته بۆیە ئەم کەسە کە ئەچێتە ناو باخەکەیەوە کاتیەوە ئیسراحەت کە بەڵام ئیسراحەت ناکە جێ ئەو بۆ چونکە قاچی بەتاوان نایە ناو باخەکەیەوە